بەڕێز سەردار بیبانی سەرۆکی توێتە عێراق لەگەڵمان دەبێت. کاک سەردار سڵاو لێبێت. ئەم کاتت باش، سوپاس بۆم دەرفەتە. ئەگەر پێمان بڵێ ئەم بڕیارەی کە دەرکراوە تۆ ئەمڕۆ ڕوونکردنەوەت لەبارەیەوەدا، ئایا بڕیارێکە هەروەکو هۆکاری باز کراوە پەیوەندی بە کوالێتی و سەلامەتی شۆفێران و هاوڵاتیانەوە هەیە، یا وەکو بابەتێکی ڕکابەری بازرگانیە؟ زۆر سپاس بۆ بینار، سپاس بۆ جەنابتان. حەز دەکەم هەندێشت ئاشکرا بکەم لێرە. ئەوەی من دەبینم باسی نرخی بەعزە شتێک دەکەن تۆزێک تێکەڵاوی هەیە. ئێمە باسی قانونی علاماتی تیجاری دەکەین کە حەقی هەر براندێکە لە هەر وڵاتێک لە هەر بازارێک بە جۆرەی قانونی ئەو وڵاتە کاری لەگەڵ بکە. قانونی علامات ئێستا کە ئەم مەسلەی لێبۆتەوە و باسی ئەوە دەکەن، یان باسی سیارەی تۆیۆتا کە لە سین دروست کراوە بۆ بازاری سین، ئێستا دێ بۆ بازارێکی کراوەی وەکو عێراق و کوردستانیشی لەگەڵا بێ. لێرە تۆزێک ئەو شتە هەیە کە تێکەڵاوی دروست بووە. بازار کراوەیە وەکو زانن لە هەموو وڵاتان. ئێمە واجبی ئێمە وەکو توێتە ئەوەیە کە ئاشکرای بکەین بۆ بەکارهێنەری تۆیۆتا لە بازاری عێراق کە مەسئولیەتی توێتە لەوێدا دادەخرێت کە ئەو سیارەی خۆی دروستی دەکات بۆ بازاری عێراق. ئەوەی ئێمە بینیمانە هەندێک سیارە دێت لە وڵاتی چین بۆ چین دروست کراوە، سیستمی چینیە لە هەموو پێویستەکان و دروستکردنەکەی بۆ ئەوەیە لەو هەوا گەشی ئەو وڵاتە ئیش بکە، نەک بۆ دەرەوەی ئەو وڵاتە. ئەوەی کە ڕووی داوە ئێستا بەس بۆ بازاری عێراق، بازارەکانی تر دەرگایان لەسەری داخستەوە، ئەوش لەسەر داواکاری شەریکەی توێتای دایک لە یابان کە ئەمڕۆ باسمان کرد لە چەند قەناتێکی تریشدا. ئەمە دەیانەوێ بەیەکەوە مەقەیەتی خەڵک بکەین، مەقەیەتی ژینگە بکەین، مەقەیەتی سەلامەتی بکەین. مەسەلەی نرخ دووشتی جیاوازە تەواوەن. هەر بازارێک نرخی خۆی هەیە، هەر مواسەفاتێک نرخی خۆی هەیە و هەر نوعێک مودێلێک نرخی خۆی هەیە. ئەمەی ئەمڕۆ ڕوودەدا لە بازاری جیهاندا کەوا دەڵێن سیارەی سینی، ئەوە سیارەیە کە سین دروستی دەکردووە براندی خۆیەتی. ئەمەی ئێمە باسی دەکەین هەر توێتەیە، بەڵام لە سین دروست دەکرێت بۆ بازاری سین، نابێ بڕاتە دەرەوە لەبەر ئەوەی ئەو سیستمە نەدراوەتە هیچ مۆزعێک، هیچ وەکیلێک لە هیچ وڵاتێک. ئێمە دەوری ئێمە ئەوەیە کە چۆن ئاشکرای بکەین کە خەڵکمان زەرمەند نەبن، کە ژینگەمان زەرمەند نەبێ لەوە و دووە، چونکە ئەو سیارانە هەمویان هایبردن. ئەو هایبردەش پاترەکانی کە عمری تەواو دەبێ ئەبێ کەسێک هەبێ گردی کاتەوە بینێرێتەوە بۆ معمەل بۆ ئەوەی چارەسەر بکرێت. کاک سەردار لە ڕووی کوالێتیەوە باسێکی ئەو ئۆتۆمبیلەمان بۆ بکەین. لە ڕووی کوالێتیەوە پێم خۆشە بەراوردێکی بکەی بۆی هاوڵاتیان و ئەوانەی کە خواستیان هەیە بۆ کڕینی بەڕوونی پێ بگەن لە زاری تۆ، چونکە کەس بەقەی تۆ شارەزانیە لە توێت. سپاس. حەقیقەتەن ئێمە لە ڕووی کوالێتیەوە دەڵێن توێتە هەر توێتەیە، بەڵام ئەو توێتەیە بۆ ئێرە دروست نەکراوە. ئەلێرەیە بەعزیجار تێگەشتنەکان تەواو نییە لە بازار. ئەو توێتەی بۆ بازاری سین دروست دەکرێت، وەکو ئەو توێتەیە بۆ ئەوروپا، وەکو توێتەیەکی ترە بۆ ئەمریکا. هەر وڵاتێک هەر قارەیەک مواسەفاتی خۆی هەیە بە جۆرەی ئەو سوتەمەنیەی کە هەیە، بە جۆرەی جاداکانە، بە جۆرەی مستەخدمەکانە. شت گۆڕانکاری زۆر بەسەرا دێ. لەبەر ئەوە ئێمە دەڵێن توێتە هەر توێتەیە، بەڵام ئەو توێتەیە بۆ ئێرە دروست نەکراوە. لێرە ئیش ناکە، لێرە ناتوانین زمانی بداتێت توێتە، ناتوانێت شملی ریکۆل سیستمی بکە، واتە نظام الاستیدعاء، و ناتوانێت پارچەی بۆ دابین بکە، و ناتوانێت پاترەکانی گردەوە بکە، چونکە ئەو سیارەیە بۆ ئێرە دروست نەکراوە. ئێمە ئەوەیە شەرحەکەی ئێمە لە نەتیجە ئەوە قەرارێکی حکوومەتە، قەراری کڕیارە خۆی بتوانێت ئەوە بکڕێ یان نەکڕێ. ئەوەی ئێمە بەس تەوزیحە زیاتر بێجگە لەوەش ئەو قەرارەی کە دەرچوو وابزانم قانونی علاماتی تیجاری لە ڕقم 21 لە ساڵی 57 و قانونی گەمارک ڕقم 23 لە ساڵی 1984 و قانون حمایەت المستهلك کە ڕقم 1 ساڵی 2010
ئەمانە هەمووی ئەوە دەگەێنێ چێ علامەتی تیجاری وەکاربێنێ چۆن حەقی بەکارهێنەر بگاتە دەست ئەوە ئێمە وەکو تۆیۆتا دەبێ دوا بە دوای هەموو قانونێک کەوا لێرە دادراوە بەو کارە کار دەکەین کە خزمەت زیاد بکەین. بەڵێ کام مۆدێلی تۆیۆتای چینی لە بازاڕە هەیە و ئایا ئەم بڕیارە شمولی تەواوی مۆدێلەکان دەکا کە لە مەودوا نابێت لە گومرکەکانەوە داخل بکرێن؟ ئەوەی قانون دەڵێت علامەتی تۆیۆتا ئینکان سیارە ئینکان پارچە ئینکان هەر شتومەکێک علامەتی تۆیۆتای لەسەر بێ ئەوە ئەبێ لە ڕێی مۆزوع و وەکیلە فەرمیەکان مامەلەی لەگەڵ بکرێ بۆ ئەوەی ئاگاداری و حقوقی مستەهلک جێبەجێ بکرێ چونکە معمەل شەریکەی دایک ئەو حەقا لە ڕێی مۆزوع و وەکیلەکان دەگەێنێتە سەر هەر کەستەمەرێک هەر کڕیارێک. جا ئەوەیە کەوا ئێستا ئێمە دەمانێت تەوزیحی بدەین وجودی ئێمە بۆ ئەوەیە کە ڕای بگەێنین واجباتی ئێمە چییە؟ ئەوەی کەوا ئێمە مەسئول نین لەسەرین ئەو سیارانن کەوا لە ڕێگایەکی ترەوە دێت بە ڕێگایەکی نافەرمی داخل دەبێت ئەوەیە کە باز دەکرێت. باشە کاک سەردار لە نێو پێشانگەکانی ئۆتۆمبیل بە جۆرەی ئەوەی کە مێژوویەکی دوور و درێژ لەگەڵ ئەوەی کە باسە کرد علامەی توێتە هەیە هێمای توێتە هەیە زۆر جا باز لەوە دەکرێت کە هەر ئۆتۆمبیلەکە و علامەیی لەسەر بوو لێی مەترسە. ئایا ئەم توێتا چینیانە کە بۆ بازاری عێراق وەرەم دروست نەکراوە ئێستا لە بازارن هیچ کاریگەریەکیان کردوتە سەر بازاری توێتا بەگشتی ئەوەی ئێوە ئاگادار بن؟ هیچ تەسیرێک لەسەر بازاری توێتەی با بڵێن ڕسمی نییە. بەڵام توێتە خەمی ئەوەیەتی کە ئەو کەسەی نازانێت وازانێ هەموو توێتەیەک هەر ئەو توێتەیە بۆیە ئێمە لە کۆمەڵێک ئەعلانات و دیعاە باسی دەکەین توێتە یان تۆیۆتا ئەو توێتەی کە بۆ ئێرە دروست نەکرابێ ئەوەیە کە مەخاتری لەسرە جا ئەوەیە جیاوازیەکە. بڵێ بەڵێ کاک سەردار سەبارەت بە مۆدێڵەکانی هایبرد و ئۆتۆمبیلی کارەبایی کە ئێستا خەڵک ڕووی لەمانە کردووە لە جیهاندا خواستیان لەسرە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ڕکابەریەکەیە بۆ ئەم بابەتە ئێوە وەکو توێتا تا چەند کارتان کردو بۆ ئەوەی خواستی و خەڵکە پڕکەنەوە کە حەزیان لە ئۆتۆمبیلی کارەبایی و هایبردە؟ بەڵێ بێگومان هایبرد یەکەم ڕۆژ یەکەم جار کە دابەزی لە ڕێگای توێتای فەرمیەوە دابەزیوە ئێمە توانیمان کە ئەو سیارەیە لە دوای عمرێکی 50 ساڵی لە یابان و لە وڵاتانی تر بتوانین ئێستا بیگەینینە ئێرە هەموو شت و مەکەکانی و هەموو میکانیک و کەسەکانی کەوا دەتوانن پەیوەندی بە چاکردن و ئامادەبوونی بۆ ئەوەی بەڕێکی بەکار بهێنرێ ئەوانەمان ئامادە کرد اینجا توانیمان سیارەکان بێنین. ئێستا سوپاس بۆ حکوومەتیش لە هەموو لایەکەوە پاڵپشتی کڕیاران بووە بۆ ئەوەی سیارەی هایبرد بکڕن. ئەمەش هانی ئەوە دەدا کە هەمووان خەمی ژینگەمانە ژینگە چاک بێ پاکوتەمیسی زیاد بێ هەوا و گەشتمان بە پاکی بمێنێ. بەڵێ پێم خۆشە لە زاری تۆوە ببیستم بازاڕی ئۆتۆمبیل بە گشتی هەڵسەنگاندنێکمان بۆ بکەی لە هەرێمی کوردستان و عێراق ئێستا لە چ دۆخێکدایە و پێویستە چی بکرێت کە نەکراوە؟ کۆمەڵێک شت ئێمە دائیمەن دەڵێن چیمان نقصانە چی دەوێ بازار حجمی بازاری عێراق زۆر گەورەیە تا ئێستا ئێمە گەر مقارنەی خۆمان بکەین لەگەڵ بازارەکانی هاوشێوە کە وڵاتێکی نەوتین زۆر لە پاشی پێویستەکانمان زۆر زیاترە لەوەی کەوا ئێستا هەیە. وابزانم جەنابتان هەندێک ڕقمتان خستە سەر شاشەکە ئەمڕۆ بەڵێ ئەو ڕقەمانە وجودی تەواوە بەڵام لەگەڵ وڵاتانی تر بەراوردی بکەی زۆر ئێمە نەگەیشتوینێتە ئاستی ئەوەی کەوا هەموو کەسێک پێویستەکانی خۆی هەبێت ئەوەش دەگەڕێتە سەر نقصانی دعمی بانک دعمی شەریکاتی تەمین
کە تا ئێستا نەبووە ئێمە وەکتوێتە لەو پنانەداین ئێستا هێواش هێواش ئەو شتانەت جێبەجێ بکەین کۆمەڵێک شتمان جێبەجێ کردو ئینشاءڵڵا بەم زوانە بەرە ئەوە دەڕۆین کە هەموو کەسێک بتوانێت سیارەی تازە بکڕێنە سیارەی کۆن سیارە کۆنەکان فکری لێ بکەینەوە چۆن دەری بکەین لە وڵات بۆ ئەوەی ژینگەمان بە پاکی بمێنێ نەک بەعکسەوە ئێستا هەندێک سیارەی کۆن داخلی وڵات دەبێ بە ڕێی ئێمە بە بۆچوونی ئێمە حەقی وا هەیە زیاتر خەمی لێ بخورێ زیاتر دراسەتی لەسەر بکرێ بۆ ئەوەی بتوانین شتی باش و سەلامەتی زیاد سەبارەت بەم پۆینتی کە باسی کرد پێم خۆشە پرسیارەوە بکەم هاوشێوەی هەندێک کۆمپانیای دیکە دەبینین ئایا تۆیۆتا و سەردار گروپ و با بڵێن تۆیۆتا عێراق هیچ پلانێکی هەیە کە بە قەرزی درێژخایەن بە شێوازی قسط و ئەوانە ئۆتۆمبیل با بە هاوڵاتیان چونکە باست لە پۆینتێکی وا کرد پلانێکی وا هەیە بۆی لە کورساتەوە بینەران بیبیستن. بەڵێ بێگومان ئێمە دایمەن بە دوای ئەوەین کە چۆن فاینانس بکرێ چۆن بانقەکان کاری لەگەڵ بکەین بە شێوەیەکی گونجاو ئێستا دەتوانم بڵێم بەداخەوە لە ناو کوردستان تا ئێستا بانقەکان لەبەر ئەوەی ئەم مەسەلەی ڕاتبوو شتە و هەندێک نائستیقراری اقتصادی بانقەکان پاڵپشتی ئەم پرۆژەیە نین بەڵام لە دەرەوەی هەرێمی کوردستان پرۆژەی زۆرمان هەیە لە ڕێی بانقەکانەوە ئەو شتانە بەڕێوە چووە دائیمان لە هەموو وڵاتێک مەسلەی قەرز لە ڕێی بانکەوە دەکرێت نەک لە ڕێی شەریکەی سیارات خۆی لەبەر ئەوەی سەرمایەیەکی گەورەی دەوێ ئەو ئیدارەیە بەس بە بانک دەکرێت تەمەنای ئەوە دەکەین بە دوای ئەوە شەوەین کە بتوانین بانقەکانی کوردستان یارمەتی دەربن بۆ ئەو کارە. بەڵێ دوایین پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە کاک سەردار سەبارەت بە ئەوەی کە کێبڕکەیەک لە نێو کۆمپانیەکانی جیهانەیە کە بەردەوام ئۆتۆمبیل و مۆدێلی نوێ بخەنە بازاڕەوە ئایا تۆیۆتا هیچ ئۆتۆمبیلێکی نوێی هەیە کە نەگەیشت بێتە هەرێمی کوردستان یاخود ئەو کۆمپانیایە هەرچی بەرهەم بێنێ ئێوە ڕاستەوخۆ بە خێرایی هێننە بازاڕەکانی هەرێمی کوردستان؟ بێگومان تۆیۆتا دایمان بەدوای ئەوەیە جۆ لە کەستمەرەکان و لە کڕیارەکان بگرێ تاوەکو ئەو مدیلە دروست بکات بە کەیف و عمر و گونجاوی لەگەڵ ئەو کەسانە بێ کە حەزیان بە دابینکردنی سیارەی تازە و شکلی تازەی گەنجانە و بە هەموو نەوعەکان بە جۆرەی پێویست بەڵێ گەلێک مدیرمان لە ڕێگا هەیە ساڵانە دای دەگرین و گەلێک پێشکەوتوتریشمان هەیە سیارەی هایبرێتی تازە مدیلەکانی تر ئینشاءڵڵا بەم زوانە ئەوش ئاشکرا دەکەین وەکو ئاخر جار توێتەی لانکروزی هایبردمان ئاشکرا کرد بۆ یەکەم جار لانکروزەر بە مەکینەی هایبرد و بە سیستمی هایبرد بێتە کوردستان و عێراق. بەڵێ بەڕێز سەردار بیبانی سەرۆکی تۆیۆتا عێراق زۆر سپاس کە لەگەڵمان بووی.